کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئەو پێکەوە ژیانەی لە کوردستان هەیە بە شتێکی زۆر گونجاو و بەرچاوی دەبینم، لەبەرەوەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو بارودۆخە ئەمنیە و گونجاوەیەکەوە لە هەرێمی کوردستان بەرچاو دەکرێتن. وای کردووەکەوە هاوڵاتیان بە هەموو چینی توێژەکان و بە هەموو نەتەوەکانی ترەوە بتوانن لە کوردستان بەژانێکی ئەو پەڕی خۆشی و ئاسوودەی و ئارامی پێکەوە بگوزارێن و لەگەڵ یەکتریدا بەسەر ببن. بۆیە دەستخۆشی لە هەموو دەستگامیەکانی هەرێمی کوردستان دەکەین کەوا هەوڵیاندەوە هەموو نەتەوەکانی تر بە کورد و عەرەب و تورکمان و گشت نەتەوەکانی ترکەوە سەردانی هەرێمی کوردستان بکەن ژیانێکی خۆش پێکەوە بگوزارێن و بەبێ هیچ کێشە و گیر و گرفتێک بەسەر ببن. بەڕێی شخصی خۆمەگەر کیانە سیاسیەکان لێمان گەڕن ئەمە لەگە عەرەب لەگەر هەرچی قومێتش لە وڵاتیش دەکەین هیچ شەکمان نابێ. بۆ ئێمە هاوڵاتی وا بکەین هەنی بۆ شایی لە بینی کورد و عەرەب دروست بێ. بەڕێی من هیچ کێشێکمان نابێ ئەگەر سیاسیەکان لێمان بگەڕێن. ئەسوەک و کوڕە کوردێک پێ خوشحاڵم جهێ فەخر و شانۆزیە بمەک و کورد و عەرەب پێی بەدەژین لێ کوردستانی.